ڕژێمی بەعس کارەساتێکی کرد لەم شارە کە غازی تابۆن و VXیشی بەکارهێنا. ئەو کەسەی کە باو باپیرانی لە بنەماڵە بن تەربیەت درابێتن ئەم زۆرە شتانی پێ ناکرێت. فڕۆکەکان لەکوێوە فڕی؟ هەنێکی زۆر بە نزمی هاتن لە بەرزی 20 مەتر هاتن کە لە کاتی ڕژانی غازەکە مەسەلەن بەتانی تەڕکراوە دراوە بەسەری خۆیان. هەموو دەرگا و پەنجەرەوانی تەقاندەوە پێش ئەوەی فڕی بداتن بۆی غازەکە بگاتە هەموو شوێنێک و قەتڵ عامی بکاتن ئەم شارە بکاتە هیرۆشیمای دووە. مانە مەوادی کیمیاویان تێکەڵ کرد و ئەم چەکانیان دروست کرد و لێیان ئەمە هاوکاری وڵاتانی دەرەوە تەبعانەوە دروستکرا. ئەم چەکانە عێراق لەو سەردەما چۆن دەستی دەکەوتن. سەدام حوسێن حزبی بەعەز گوێی لەوە نەبوو کە چیمیابارانی کرد سوپای خۆشی لەگەڵیا لە ناودا. باسیەوە کرد دەنگی جیاوازیش بیستراوە بۆ دەنگەکان جیاواز بوون. هندستان هەروەکو بڵێن مێژوویەکی پیسی هەیە لەگەڵ کووردا یعنی ئەم شارە کە چیمیاباران کرا هیچ وڵاتێ باسی نەکرد لەو کاتەیە پشتیان تێی کرد یان پشتیان لە کورد بە تەواوی کرد هەتاکو ئەمریکا.